لا تۆری کەمی بەرنامەی بانی باش کوردستاندا باز لە ڕفتار و یاخود مامەڵی دایک و باوک دەکەین کە کارگەری لەسەر منداڵ هەیە. ئەو ڕفتارە گوازراوانە کامانن کە لە باوانەوە دەکرێت منداڵەکەی دووبارەی کاتو یاخود هەمان تەعامل هەمان گفتار دووبارە بکاتەوە. پێویستە لێرەدا دایک و باوکان چۆن ڕۆڵ بگێڕن یاخود پەروەردەی دروستی منداڵەکان کامەیە. بێگومان گفتوگۆی ئەم بابەتە دەکەم لەگەڵ شۆخان عومەر توێژەری کۆمەڵایەتی بەشێکی ڕاستەوخۆ لە کەرکووکۆ لەگەڵمانە زیاتر گفتوگۆی ئەم بابەتە دەکەین وردەکاری وەردەگرین. خات و شۆخان بانی باش سپاس بۆی لاتەوەری کەمی بەرنامەی بانی باش کوردستاندا بەشداری منەمێ بزانم تا چەند ڕفتار بێت گفتار بێت مامەڵی دایک و باوک بێت کاریگەری دەخاتە سەر ڕۆڵەکەی خۆیان یاخود کاری دەکاتە سەر مامەڵەی منداڵەکەی. بانی ئێوەش باش زۆر سپاس. وەکو دایک و باوک ئێمە باسی منداڵ ئەەکەین کە هەموو ڕفتارێکی دایک و باوک تەئسیرە کاتە سەر ڕفتاری منداڵەکە. ئێمە منداڵ لە 1 ساڵیەوە تا 5 ساڵی کە بە شێوەیەکی گونجاو پەروەردەکرا ئەو کاتە لە دوای 5 ساڵەوە ئەتوانێت اعتیماد بکاتە سەر خۆی. بۆیە هەرچی صفاتێکەیە هەرچی باش یا خراپ لە دایک و باوکەکەوە ئەیبات سێری ڕفتاری دایک و باوکەکە ئەکات. ئێمە کە ئەڵێین تونند و تیژیش نەقڵە بێت لە بینی منداڵەکاندا بۆ چکە لە دایک و باوکایە شخصیەتی باوکەکە یاخود دایکەکە چۆن بێت بە دڵنیاییەوە ئەو مناڵش هەر لەوان ئەیبات و وەکو ئەوان یعنی وەکو ئەوان دەرئەچێت چکە ئەبێتە پەروەردەی ئەوان. باشە خات و شۆخان دەکرێت بڵین هەموو ڕفتارێکی دایک و باوک بە دیاریکراوی باوک دەگوازرێتەوە بۆ منداڵەکەی دەکرێت هەر ڕفتارێکی توند یاخود گفتارێکی توند لە ماڵەوە بەکاربهێنێت منداڵەکەشی هەماش دەکات. بەڵێ ئەکرێت وا بڵێن چونکە منداڵ ئەمە باس ئەگەر 1 ساڵی بکەین هەموو کاتەکە لە ماڵەوەیە هەرچی سیفەیەک یا کوسیمەیەک ئەیبات لە دایک و باوکیەوە ئەیبات ئەوەی کە فێری ئەبێت لە دایکەوە فێر ئەبێ لە باوکەوە فێر ئەبێ سێری تەعاملیانەکە سێری سوکەوتیانەکە چۆن هەڵەسەم چۆن دائەنیشن تەنانەت قسەکانیشیان کە ئێمە مناڵ خۆی پێش ئەوەی کە فێری قسە بێ ئێمە خۆمان لە ماڵەوە دایک یا باوک فێری ئەکات کە وشەکان کە بیدایە فێری ئەکەین چی بێت یاخود دایە باوە چەند وشەیەکی تر کە ئێمە ئەمانەوێ فێری بکەین. بۆیە ئەمێنێتە سەر خێزانەکان ئەمێنێتە سەر دایکەکە ئەمێنێتە سەر باوکەکە هەیە ئەڵێ مناڵە هەر چیەک بێت تەنانەت ئەگەر جنیە وش بێ پێی ئەڵێ بەس بە ئەوی قسە بکە و بیڵێتەوە. ئێمە نازانین دوای ئەوە تەئسیرە کاتە سەر ئەو منداڵە و ئەو لەسەر ئەو بنەمایە و لەسەر ئەو ڕفتاری کە ئەوان فێریان کردووە گەورە ئەبێت. تەنانەت ئەگەر ببینین منداڵ لە خۆی گەورەتریش بێت باوکەکە لە پێش مناڵە بچووکەکە لی بدات یا قسەی ناشرینی پێ بکات بە دڵنیاییەوە ئەو مناڵش بە ئەو شتە ئەبینێ و دووبارەی ئەکاتەوە. ئەتو شۆخان ئاماژە و بە باواندا باشە زۆر جار باوان بە هۆکارێکی بچووک یاخود بە کێشەیەکی بچووک لەگەڵ دراوسێ بێ یاخود بە پەیوەندێکی تەلەفۆنی بێت ناچارە بێت درۆیەکی بچووک بکە. باشە ئەم کێشە بچووکانە چ کاریگەریەکی ئەرێنی ئەبێ یاخود نەرێنی ئەبێ لەسەر منداڵ؟ ببوورە دەنگەکەت لای من هەنی حاڵەت هەیە لە باوانەوە هەنێک کات پەیوەندێکی تەلەفۆنی بۆ دێت کە وەڵامەیەتەوە ناچارە بێت درۆیەکی بچووک بکات بۆ بەڕێکردنی ئەو پەیوەندیە. لەو کاتەشدا مناڵ چاوی لە دەبێت لەم کاتەدا کاریگەری نەرێنی ئەو پەیوەندیە لەسەر منداڵ و پەروەردەی ئەو منداڵە چی دەبێت؟ ئێمە ئەبێ وەکو منداڵ دایک یان باوک وەکو نمونە سەیری ئەکات کە ئێمە گەوری ئەکەین باس ڕاستگۆیی بۆ ئەو منداڵە ئەەکەی هەڵبەتە ئەبێ لە پێشی ڕاستگۆبی چکە ئەگەر بزانێت تۆ ڕاستمان لەگەڵی نەکردووە شتەکە وانە بە پێچەوانەوە پێی وتراوە شتێک لە ناخی ئاڕوخێت ئەویش فێر درۆ ئەبێ یان زەرور نییە ئێمە هەموو کێشەی خێزانیەک یاخود هەموو جوابدانەوەی تەلەفۆنێک لە پێش مناڵێک بێت چکە بەڕاستی ئێمە کە باسی منداڵ ئەکەین
خاصة ليك ساڵەوە تا 5 ساڵ مەرحەلەیەکی زۆر حساسە لەو مەرحەلەیە منداڵەکە تەکوینە بێ شخصێتی لەو مەرحەلەیە تەکوینە بێت تا 5 ساڵی کە ئێمە پەروەردەیەکی ڕاستمان کرد فێر هەموو بنەمایەکمان کرد کە چۆن بێت کە چی ڕاستە کە چی غەڵەتە ئیتر لە دوای ئەوەوە هیچ پێویست ناکە متابعە بکرێت یان ئەوە تا لێ بترسێ ئەتوانێ خۆی احتیمال بکاتە سەر خۆی لە 5 ساڵەوە ڕاست و غەڵەتی خۆی ئەزانێت چۆنە بەڵام لەسەر ئەو ئەساس ئەو پەروەردەیی کە کراوە. بەڵێ خاتو شۆخان منەمەوێ بزانم تعاملی دایک یاخود تعاملی باوک هەسوکۆتی دایک یان باوک زیاتر کاریگەر دەبێت بەسەر منداڵەکەیەوە. دەکرێت کامیان بن زیاتر منداڵەکەی ئەم دایکە یاخود ئەم باکە وەکو ئەم تعاملەکە وەربگرێت. بەڕاستی هەردووکیان دایکەکە ئەرکی خۆی هەیە باوکیش ئەرکی خۆی هەیە بەڵام هەڵبەتە کە ئێمە ئەڵێن مناڵ زیاتر لەگەڵ دایکێتی لە ماڵەوە باوکەکە لە ماڵ بەردەوامی یاخود ئیش و کاری هەیە بەڵام ئەرکەکە لەسەر هەردووکیانە دایکەکە لە ماڵەوە لەگەڵەتی ئەبێ بزانێت چۆن تەعامل بکات لەگەڵ چۆن پەروەردەی بکات و بەداخەوە ئێمە ئێستا زۆری مناڵەکانماڵێن تۆڕە کۆمەڵایەتەکان پەروەردەی ئەەکەن یاخود موبایل پەروەردەی ئەەکە تەمەنێکی زۆر بچووکی هەیە ئێمە موبایل ئەدینە دەستیانەوە کە ئەگیریت بە موبایل وسکتی ئەکەینەوە کە ئەمانەوێ داینین بە موبایل بۆیە ئەوەش کاریگەریەکی زۆر خراپی خستێتەوە ئێستا ئەبینین مناڵەکە ناتوانێت تێکەڵ بێت یاخود چەند نەخۆشیەک هاتووەکو تەوەحود وەکو چەند شتێکی تر هەمووی ئەگەر ئێمە هۆکاری بگەڕێنینەوە دێتەوە سەر موبایل و پەروەردەی ناڕاست بەداخەوە. بەڵێ خاتو شۆخان لە قسەکانتە ئاماژە و بەوەدا کە منداڵ ئێستا پەروەردەی موبایل یاخود تۆڕە ئەلکترۆنیەکانە و لە هەمان کاتا پەروەردەی دایک و باوکێتی حاڵەتێکی کەمان هەیە ئێمە زۆر جار منداڵ لە ماڵی باپیر یاخود لە ماڵی مام لە شوێنێک بەجێ هێڵدرێ پەروەردەی ئەوانیش وەردەگرێت کاریگەری نەرێنی ئەوە چی دەبێت لەسەر منداڵ؟ ئەڵێ مناڵ چەند تربێتێک وەرئەگرێت ئێمە بۆچی وتمان لە 1 ساڵەوە تا 5 ساڵ مناڵ یەک تربێتی هەبێت دایک و باوک بەڕاستی یعنی حەسەب دیراساتیش ئەو شتە ئەڵێ کە دایک و باوک ئەگەر بێوێ پەروەردەیەکی ڕاست و وەکو ئەو پەروەردەیە دەرچێکە خۆی ئێوێ ئەو کەسە دەرچێکە خۆی ئێوێ بێ خۆی پەروەردەی بکات چونکە مناڵە چۆن گوێی لە هەر شتێک بێت یان تەواو یان هەر شتێک ببینێ هەر تەسەڕوفێ ئەیکاتەوە جا ڕەنگە لە دایک و باوکی شتێک ببینێ کە ئەڕواتە ماڵیندنکی شتێکتر ببینێ ئەو کاتە ئەو مناڵش نازانێ کامی وەرگیرێ بە کام ڕێگایە بڕوات بۆیە حەسەب و دیراسات و ڕەئی منش بەڕاستی لەگەڵ ئەوە نیم من کە مناڵ لە دوو شوێن بێت خاصەن لە تەمەنی سەرەتاییە تا 5 ساڵی. بەڵێ لە قسەکانی پێشووتردا خاتو شۆخان ئەمەژەت بۆ کرد کە منداڵ دایک و باوکی وەکو نمونەیەک دەبینێت کە هەندێک هەسوکەوت و مامەڵەی لێ وەردەگرێت هەر لەسەر ئەم بابەتە لە بەشێک دایک و باوکان بۆ نمونە خۆیانەکەن بە نمونە بۆ منداڵەکانیان ئەوان ئەڵێن ئێمە لە ڕابردووداوە هەسوکۆتمان کردەوە مامەڵەمان کردەوە گفتارمان کردەوە پێویستە ئێوەش بە هەمان ڕێچکەدا بڕۆن ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ڕەفتاری ئەو منداڵە لەسەر گفتاری ئەو منداڵە. بەڵێ لێرە ئێمە لەگەڵ ئەوەش نین چکە جیل بۆ جیلی زۆر جیاوازە جیلی دایک و باوکان جیلێکی زۆر کۆم بووە زۆر شت هەبووە کە ئێستا هەیە ئەو کاتە هەر نەبووە یاخود زۆر دابونەریت هەیە کە ئێستا ئەوان تەقەبولی ناکەن بۆیە ئێمە لەگەڵ ئەوە نین مجرد ئینو لەو تەمەنەیە فێر بکرێت چی ڕاستە چی هەڵەیە چۆن اعتیماد بکاتە سەر خۆی چۆن شخصیەتێکی بە قووەتی هەبێ دایک و باوکان ئەبێ تەرکیز بکەنە سەر ئەوە ئیتر کە خۆی ئەو شتانەی جیا کردەوە بە دڵنیایەوە اعتیماد دەکاتە سەر خۆی و لە هەنێ شت غەڵەت هەیە دوور ئەکەوێتەوە. بەڵێ خاتو شۆخان من دەمەوێت ئەو بپرسم تا چەندێک لە کۆڕ و سیمینارەکاندا توانی وتانە سوود بە دایک و باوکان بگەێنن کە تۆ دەڵێ دایک و باوکی جیلێکی کێ و منداڵ ئێستایی جیلێکی کەیە تا چەند کاریگەری هەبوو لەسەر ئەو دایک و باوکانە کە ئەو پەروەردەیە بە مناڵانە قبڵی قسەی و مناڵانیان بکەن و لەگەڵ قسەی مناڵەکانیانە بن. بەڵێ ئێمە خۆمان کۆمەڵی ئەمەلی عێراقی ئیش لەسەر منداڵ و خێزانەکەین ئێمە ئیشەکانمان ئەوەیە هەم لە قوتابخانەکان و هەم لە هەموو گەڕەکێکی کەرکووک لەگەڵ دایکەکان کۆ ئەبینەوە
لەسەر ئەوە لەگەڵیان دائنشین کە چۆن لە ڕێگەی توێژەری کۆمەڵاتیەکانمانەوە چۆن تەعامل بکەن لەگەڵ ئەم جیلە طبعا حسب ئەو کێشانی کە ئەیبینین کە لە یەکی سەرەتاییەوە تا سەرەوە کێشێکی زۆر زۆر هەیە لە کەرکوب بۆیە ئێمە حسب کێشەی شارەکە لەسەر ئەوە لەگەڵیان دانیشین و قساکەین لەگەڵیان و لە ڕێگەی ئیعلامشەوە ئێمە لە زۆر کەناڵیش لەسەر خێزان و ئەو شتانە بەرنامەمان هەیە. بەڵێ قات و شۆخان باز لەوە دەکرێت منەمێ بە دیاریکراوی سەرنج و تێبینی ئێوە وەکو توێژەری کۆمەڵایەتی بزانم باز لەوە دەکرێت کە ڕێگە بە منداڵەکەتدا هەندێک شت تاقی بکاتەوە هەندێک بۆ نمونە شتێکی بەسیتیش بێت هەندێک هەڵە بکات بۆی ئەزمموی لێوەرگێت بۆیە ببێت بۆ بەوانەیەک بۆ ژیانی خۆی بێگومان ئەمەش لە پاڵ ئەوە لە چاودێری دایک و باوکدایە ئەمانە ئێوە چی دەڵێن سەبارە بەم بابەتە دەکرێت منداڵی خۆی هەڵە بکات بۆی فێر بێت لە هەڵەکەەوە بەڵام بێگومان دایک و باوک چاودێری منداڵەکەشی بکەن چاودێری هەڵی منداڵەکەشیان بکەن. کەس نییە هەڵە بکە ئێمەش ئەکید ئەبێ چاوەڕوانی هەڵەکردن ملی بەڵام ئایا چۆن تەعاملێکی لەگەڵ ئەو هەڵەیە چۆن ئێمە پێی بگێرین کە ئەوەی کردی هەڵەیە بەڵام هەموو بەشێک هەڵە ئەکات چۆن فێر بێ لە هەڵەی کردیەوە چۆن جارێکتر دووبارە نەکاتەوە چۆن ئەگەر کێشێکی بەسەر هات تەعامل بکات لەگەڵی مسەیتر بە بەسەرەوە حەلی بکات. بۆیە ئێمە لێرە بەداخەوە زۆرێک ئەبینین لێ ئەبدەن یان ئەڵە تۆ بۆ هەڵەت کرد یا بە شێوەیەکی ناشرین تێی ئەگەێنێ بەڵام ئێستا زۆر شت هەیە زۆر ڕێگا هەیە ئەتوانین بیگەینیتە مناڵەکە بە جوانی هەم تێبگات ئەوەی کە کردی هەڵەیە هەم خۆی هەست بە مەسئولیت بکات جاری دووەم دووباری نەکاتەوە. خات شۆخان دەکرێت بڵێن ئەو ڕێگانە چین بۆ منەکە دەبینە منداڵێک هەڵێک دەکات یاخو هەندێک مامەڵی دایک و باوک دووبارە دەکاتەوە هەندێک هەڵسوکەوتی دایک یان گفتاری دایک و باوک دووبارە دەکاتەوە پێویستە چی بکەن لێرەدا یعنی ڕۆڵی دایک و باوک چۆن دەبێت ئەگەر بێت و سزاش بدرێت چۆنایی بۆ نمونە سزاکەی بدات کە لە پای ئەو هەڵە کردوێتی دەکرێت بڵێن ڕێکارەکان چی؟ بەڵێ ئێمە وەکووتمان کە سزا بدرێت شتێکی کە شتێکی باش ئەکات یەکەم جار ئێمە وەکو دیاری شتێکی بدەیت تا پێی خۆشە بۆ ئەی دووبارەی بکاتەوە بەڵام کە هەڵەیەک ئەکا ئێمە بە قسەکردن دایکەکە یاخود باوکەکە ئەتوانێت تی بگەێنێت کە ئەمەی ئەو کردوێتی هەڵەیە نابێت دووباری بکاتەوە لێرە بۆیە هەرچە هەڵەیەک ئەبێ سزای بدرێت بۆ نمونە ئەتوانین ئەگەر کوڕ بێت وای لێ بکەین لەگەڵ خوشکەکەی یارمەتی بدانا ماڵ پاکاتەوە لێرە ئێمە هەم وەکو سزایەک و هەم وەکو ئەوەش کە فێرمان کرد چۆن یارمەتی خوشکەکەی بدات و چۆن لەگەڵی بێت. هاتو شۆخان بۆ ئەو پرسیارم لا دروست بوو ینی دەکرێت بڵین ئەمە چێتە قاڵبی سزاوە ئەگەر بۆن منە کوڕێک فێر بکرێت ماڵەوە یارمەتی خوشکەکەی بە یارمەتی دایکی بات یاخود هەروەکو هاوکاریەک هەمیشە ئەو فێر بکرێت ئەمە بکرێتە پرۆسەیەکی پەروەردەوە. ئەمە ئەچێتە پرۆسێکی پەروەردەوە بەڵام بەداخەوە ئێمە ئێستا ئەوە کوڕەکەی یەکەم شت کە فێری ئەەکە نابێت ئیشی ناوماڵ بکات یان چەند شتێک هەیە کە ئەبێ پیاو بیکات چەند شتێک هەیە ئەبێ کچ بیکات بەڵام ئێمە لێرە هەم فێر ئەوەی ئەکەین کە ئەمە شتێکی عیب نییە هەم لەوەشا فێر ئەبێت کە هاوکاری خۆشەکەی بکات. هاتو شۆخان لە قسەکان تا ئاماژوو بە جۆرەکانی سزا کرد بەرامبەر منداڵان لە هەڵەکانیاندا بەشێک لە دایکان و باوکان لە کاتی سزای مناڵەکانیانە توندوتیژی بەکارێنن یاخود دایک و باوکێکی توندڕۆ و توندوتیژن زۆر جار بە لێدان یاخود هەڵسوکەوتێکی نەشیا و لەگەڵ منداڵەیانە سزای دەدەن کاردانەوەی نەرێنی چی دەبێت لەسەر ئەو منداڵە یاخود تێبینی تۆ چیە لەسەرەوە؟ بەڵێ بەداخەوە ئێمە لەم فترەی ئەخیر ڕۆژانە ئەو شتەمان بینیوە ئەوەش تەسیرێکی زۆر خراپی ئەبێت لەسەر ئەو مناڵە یەک کە خۆی گەورە بێ ئەکید ئەوەی بەرامبەری کراوە دووباری ئەکاتەوە لەگەڵ خێزانی لەگەڵ مناڵی دووش شخصیەتی ئەوڕوخێت ناتوانێت احتیمال بکاتە سەر خۆی لەناو کۆمەڵگەش ناتوانێت دیفاع لە خۆی بکات. بەڵێ ئەی سەبارەت بە کاریگەری ئەم هەڵسوکەوت و مامەڵی دایک باوک لەسەر منداڵ دەکرێت بڵێن کاریگەری ڕاستەوخۆی هەیە واتە یەکسەر لە ڕاستەوخۆیە کاریگەریەکەی بەسەر منداڵەکەدا دەردەکەوێت و منداڵەکە هەمان مامەڵە هەڵسوکەوت دووبارە دەکاتەوە یاخود بەپێی زەمن و کات دەردەکەوێت. بەپێی زەمن و کات دەرکەوێت تۆ جارێک مناڵە ئەبینی کە بە بەردەوامی لە دایک و باوکی ئەم توندوتیژیە ببینێت
لەگەڵ ڕەنگە لە یاریەکانیەوە دەست پێ بکات یاریەکانی بشکێنێ فڕی بدات دوایی کە ئەکید کە لە دەرەوە لەگەڵ هاوڕێکانی یاخود ئەو مناڵانی کەوا ئەی بینێت و لەگەڵی هێواش ئێوەش گەورە بێت ئەمجا ئەواتە قوتابخانە لە قوتابخانە کەسێکی بە هەم ناتوانێت برادری دروست بکە هاوڕێتی لەگەڵ دەور و پشتی و هەمیش ئەگەر دروستی کرد ناتوانێت بگونجێت. شۆخان خان زۆر جار ئێمە دەبیستینەوە لە باوانەوە منداڵ ئەو خوانی وەرنەگرتووە یاخود دایک و باوکێکی هێمنی هەبوو یا توندڕە و نەبوون بەڵام منداڵێکی توندڕەوی لێ دەرچووە تێبینی تۆ چیە لەسەرەوە؟ ئێمە گەر بگەڕێنەوە سەر دەراسات و هەموو ئەو ئەبحاثانی وا کراوە ئەگەر ئەتوانین بڵێن لە 100 یان کەمتریش ئەو مناڵە ئاوها دەرنەچێت کەسێکی ئەوەی کە ناڵین توندوتیژی بەڵام ئەڵێن دایک و باوکی هادی بووە ئەم کەسێکی عەسەبیە لێرە ئەوەش چارەسەر ئەکرێت هەر لە مناڵەوە بە دایک و باوکەکان ئەتوانن چەند شێوەیەک هەیە چەند ڕێگایەک هەیە بیگرنە بەر چۆن نابێت ئاوها بێت کە ئەبێ لەسەر خۆ بێ و هەر ئیسیفادەی نەبوو هەر سوودی نەبوو لێرە ئەبێ ڕێب بە لای دکتۆری دەرونی. بەڵێ کەواتە دەکرێت بڵین منداڵێکی توندوتیژ بوونی هەبێت لە ماڵەکەدا تەنها بە گفتوگۆ و بە گفتار و بەم بابەتانە منداڵەکە چارەسەر دەکرێت ئەگەر بێت و چارەسەر نەکرا ئاخیر هەنگاو ئاخیر ڕێگا پەنابرنە بۆ پزیشکی دەرونی ئەمەش تا چەند کاریگەری لەسەر منداڵەکە دەبێت. بەڵێ ئێمە گەر بڵێن چارەسەر نەکرێن چارەسەر ئەکرێ ئێمە منداڵ کە لە دایکە بێ قاقزێکی سپیە خۆمان لەسەری ئەوەی بمانەوە ئینوسین ئەوەی بمانەوە فێریەکین بۆیە ئەڵین ڕەنگە ئەو منداڵەکە لە دایکە بێ بەڵام ڕەنگە کێشەیەکی هەیە کە ئەگاتە تەمەنی ئێمە نازانین چییە شتێک لە ماڵەکە ڕەنگ دایک و باوکی هادئن عەسەبی نین بەڵام کێشەیەک هەیە لەو مناڵەیە زۆر سەبەب هەیە وا ئەکات کە مناڵ دوورپەرێز بێ کە شێوەیەکی عەسەبێتی لا دروست بێ هەندێک جار دایک و باوکەکە خراپ نین لەگەڵی بەڵام بەسیترین شت خوشکبراکانی تەفزیلەکەنە سەری کە ئەڵێن ئەو باشترە یان تۆ سێر خوشکەکەت کە چۆنە سێر براکەت کە چۆنە ئەمە نازانین ئەم شتە چەند کاریگەریکی خراپی ئەبێ لەسەر دەرونی ئەو مناڵە. باشە تۆ ئاماژە بۆ کرد کە منداڵەکە دوورە پەرێزی لێ دەرەچێت منەمێ بزانم منداڵی دوورە پەرێز منداڵی گۆشەگیر پێویستە چۆن مامەڵی لەگەڵدا بکەن لەگەڵەوەشدا ئەمێت مەبەستمە بزانم بەراوردکردنی منداڵێک کە تەمەنێکی بچووکی هەیە بە بەراورد بە خوشک و براگەورەکانی تا چەند کاریگەری لەسەر دەروون و سایکۆلۆژیای ئەو منداڵە ئابێت. کاریگەریکی زۆر خراپی هەیە بە هیچ شێوەیەک ناتوانێت دایمەن ئەو شتیلا دروستە بێ خاصەتەن کە ئێمە وتمان دایک و باوکی وەکو نمونە وەربگرێ ئەڵێ هەست بە نەقسێکەکە لە ناخێەوە کە کەسێکە هیچ ئیسیفادە و سوودێکی نابێت چونکە نزیکترین کەس کە پێی ئەڵێ خۆشەکەت لە تۆ باشتر یاخود براکەت لە تۆ باشترە نابێت زۆر غەڵەتە و بەداخەوە زۆر کەس ئەو شتە بەکارهێنێ ئێمە ئەمە بەکارهێنین و ئازانین باشە بێت کە بڵین فڵان کەس لە تۆ باشترە حتا لە قوتابخانەشە دەرەجەکانی ئەو باشترە لەوەی تۆ وازانین شتێکی ئیجابی ئەبێت بەڵام بەداخەوە زۆر خراپە و تەئسیرێکی زۆر سلبیە بێت لەسەر ئەو منداڵە. ئاتو شۆخان زۆر جار لە دایک و باوکان ئەوە دەبینرێتەوە کە تەنها بە خوشکوبرای خۆی بەراوردی ناکە یاخود بە هاوڕێیەکی بەراوردەکە یاخود بە ناسیاوێکی دەڵێ ئەو سیفەتانی ئەو لە تۆ باشترە یاد خود ئاماژە بۆ کرد کە باسی نمرەی قوتابخانەکە ئەڵێ بۆچی منداڵی ئەوەندە نمرەی هێنا تۆ بۆ نەتێنا ئایا کاریگەری نەرێنی تا چەند دەبێت لەسەر ئەو منداڵە؟ کاریگەری زۆر خراپ هەیە ئەمە پێش فترێ بەداخەوە شتێکی وا ڕوویدا لە کەرکووک دوای لەگەڵ دایکەکە قسەمان کرد خۆشی وتی کە مناڵەکە ڕێی بردبۆ خۆکوشتن یعنی گەیشتە ئەو ڕادەیە لەسەری ئەوە تەئسیری لێ کردبوو کە بە هاوڕێکانی مقارنەیان کردبوو کە هاوڕێکان زۆر لە تۆ باشترن دەرەجەکانیان زۆر باشترە تۆ ناتوانانی وەکو ئەوان بیت بۆیە ئەو منداڵە هیچ قسەی نەکردبوو بەڵام هەمووی کردبووە ناخێوە لە کۆتاییە ئەوەی لێکەوتەوە. بەڵێ ئەی دەکرێت ڕێگایەکە بێ دایک و باوک بۆ بزانن یاخود خوشکوبرای گەورەی بزانن کە ئەو ئەندامە یاخود منداڵەکەیان یاخود خوشکوبرا بچووکەکەیان شتێکی وایتە یاخود دەرونی گۆڕاوە یان سوکەوتی گۆڕاوە چۆن بزانرێت دایک و باوک بە دیاری کراوی؟
دایک و باوک و کە لە ماڵەوە لەگەڵ منداڵەکەن ئەکید ئەزانن تەبعی منداڵەکەیان چۆنە، ئەگەر کێشەی هەبێت چۆنە بێت، هەڵس و کەوتی ئەگەر گۆڕانکاری تیاکرابێ، قسەکردنی لەگەڵ دایک و باوکی، لەگەڵ خوشک و براکانی، ڕەفتاری لە ماڵەوە، هەموو شتێک ئێمە کە دائیمەن کێشەی کەسێک تەشخیص ئەکەین دکتۆری دەرونیش ئەگەڕێتەوە سەر خێزانەکەی، چونکە کاتە زۆرەکە خێزانەکە لەگەڵ ئەو منداڵی باتە سەر، بۆیە بچووکترین گۆڕانکاری لەو منداڵە بێت ئەوان هەستی پێکەن. قات و شۆخان عومەر توێژەری کۆمەڵایەتی سوپاس کە بەشێکی ڕاستەوخۆ لە بەیانی باش کوردستانەوە لە شاری کەرکووکەوە لەگەڵماندا بووی. سوپاس بۆ ئێوەش. بەشەویستان بەیانی باش کوردستان بەردەوام دەبێت و بەڵام و چانێک گۆ دەگرین و دێنەوە لاتان.